speak English? No. I can't speak English well. So it's nice. صالح كاظم عودة من سكنة بغداد أبو غريب عمري 60 سنة. دوای ئەوەی لە تەمەنی 6 ساڵیدا خانەنشین بووم، ڕاستەوخۆ لە بەغدای پایتەختی عێراق بۆ ڕوومان لە شاری سلێمانی کرد. لەبەرەوەی کەشوهەوای ئەم شارە تا ڕادەیەک جیاوازە لە بەغدا، هەروەک چۆن ناوچەکانی کوردستان تا ڕادەیەک جیاوازن لە ڕووی ئاسایش و سەلامەتیەوە. هەروەها بوونی ڕۆشنبیری و ئەخلاق و خۆی باشی دیکەی مرۆڤ کە ئەمە لە نێو عەرەبیشدا هەیە. ساڵێک پێش ئێستا لە کارەکەم خانەنشین بووم. موچەی خانەنشینیش بەشی خێزانەکەمی نەدەکرد، هەرچەندە دەرچووی زمانی ئینگلیزیم و فەرمانبەری حکوومەتم، بەڵام بارودۆخی ژیان و موچە یارمەتیمی نەدا لە بەغدا بمێنمەوە، چونکە دە منداڵەمەیە و هەمویان پێویستیان بە خەرجی قوتابخانە هەیە. من کاری ژینگە پارێزی مەڵبژارد، چونکە کارێکە ئێمە بە شەرەف دەیزانین. جا لەوەی پاکردنەوەی ژینگە خێرە، ئەوکات لە ڕووی مادیەوە ئەم موچەیە یارمەتیم دەدات، بارگرانیەکانی ژیانم کەم دەکاتەوە. ئاواتەخوازم کە ئەم سەری ساڵە ڕەحمەتی هەموو لایەک بێت و هەموو ناخۆشی و مەینەتیانی تووشی عێراق بوون دووبارە نەبێتەوە و کێشەکان چارەسەر بێت. هەروەها دۆخی عێراق باشتر بێت و هەموو کۆمەڵگە بە ئارامی پێکەوە بژین. أتمنى له دائما الازدهار وأن يكون في مصاف الدول المتقدمة، وأن يعني يكون اسمه مدوي بين العالم، وإن شاء الله في رقي وازدهار دائما.